بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، ئەگەر ناخی هەر یەکەمان بخوێنیتەوە، هەزارەها ئومێد و هەزارەها تامەزرۆیی و خەون لە مێشکایەتی ئومێد دەکات ڕۆژە لە ڕۆژان بۆی جێبەجێ بێت. بەڵام زۆر جار ئەم حەز و ئاواتانە بینە ژێرگڵەوە، لە ژێرگڵیشە یەک حەزەمێنێ، یەک ئاواتەمێنێ، ئەویش ڕەبی ارجعون. خوای گەورە بمجێڕەوە بۆ ژیان. سبحان الله، ئەوەی لە ژیانە باسی نەبوو ژیان خۆی بوو. ئێستا داوای یەک لەحزە ئەکات بێتەوە ژیان چانسێکی تری پێ بدرێ بۆ ئەوەی کە نەی کردووە، ئەوەی کە بەجێی هێشتووە ئەم جارە جێبەجێی کات. بەڵێ ئەگەر هەر یەک لەم خۆشەویستانە و لەم ئازیزانەمان ئێستا پرسیاریان لێ بکەین، بڵێین حەز و ئاواتان چییە؟ حەزەکەن چیتان بۆ بکەین؟ چی بکەین بەدەمتانەوە؟ چۆن خزمەتتان کەین؟ چۆن شتێکتان پێشکەشکەین؟ ئەڵێن ئەوەی کە لە مێشک و لە حەزی ئێمەیە بە ئێوە جێبەجێ نابێت. ئەمەش قەدەری ئێمەیە و تازە ئەبێ لێرە بین. بەڵام تخوا ئێوە پند و عیبرەت لە ئێمە وەرگرن، با ئێوەش ئەوەی بەسەر ئێمە هات بەسەرتان نێت. بەخوا هیچیان ناوێت، وەڵڵاهی هەموو دنیایان بۆ کۆکەرەوە هیچت لێ وەرناگرن. ئەوەی کە تۆ لێرە بەدوایە ڕائەکەیت ئەو لای ئەو بە پولێک نایکڕێ. بۆیە خۆشەویستەکەم ئینسان کە ئەم دنیایە بەجێ ئەهێڵێ، هات و هاوار ئەو کاتە دەست پێ ئەکات کە ئێمەش هات و هاوارمان لەگەڵیانە دەست پێ ئەکا. بەڵام هات و ئاواری ئێمە بۆ مردووەکەیە، هات و هاواری ئەوی ژەڵێ یا حەسرەتە على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين أو تقول لو أن الله هداني لكنت من المتقين أو تقول حين ترى العذاب لو أن لي كرة فأكون من المحسنين بلى قد جاءتك آياتي فكذبت بها واستكبرت وكنت من الكافرين. بلى بۆیە ئینسان قەدری ئەو ژیانە نازانێت کە تیا ئەژی، تەمەنی هەر شوێنێک هەڵە بێرێ بیلەوە ناکاتەوە، لەسەر مێز و لە چایخانە و لە مەجلیس و لە سەفەر و لە خەو و لە خەیاڵاتا بەسەرێ بات. جا کاڵیت کاکەوە تەمەنەکەی ئەم نەخۆشی ئێوە 6 مانگی ماوە، 3 مانگی ماوە، ئەنجاش پرزا بێ کاک تۆجان ئەی ناتوانین ئەگەر عیلاجی کیمیایی بینێت تۆزێ تەمەنەکەی درێژترکەین؟ حەزەکەی چەند درێژ بێ؟ بۆ درێژ بێ، بۆی کە دیسانەوە بچێتەوە سەر جادە و دیسانەوە دانیشێت خاڵ بجوڵێنێ و خاڵ کۆکاتەوە و خەریکی یاری مناڵان و گاڵتە و گەب بێ. تەمەنی بۆ درێژ بێ. ڤۆڵتێر کە فەیلسوفێکی فەڕەنسی مولحیدە ئەو هەموو تەمەنەی بەسەر برد، لە کاتێکا کەوتە نەخۆشخانە داوای لە دکتۆرەکەی فۆشیێ نەکرد. ئەیوت من خوای گەورە مۆڵەتی زۆر پێدام، خەڵکیش مۆڵەتیان زۆر پێدام. بە دکتۆرەکەی ئەوت نیوەی سەرۆت و سامانەکەم تێمێ، ئەگەر 6 مانگی تر بمژێنیت لەم 6 مانگەیان نەمرم، دەست بۆ شوێنم یەک 6 مانگ نیوەی سەرۆت و سامانەکەم. کەواتە بۆ هەموو سەرۆت و سامانەکەی پێویستی بە ساڵێک کە دکتۆرەکە تەمەنی درێژکاتەوە. ئەی پێشتر لە چۆ بووی باوکی من؟ مەشغوڵی چی بووی؟ بۆیە مەریزەکەی ڤۆڵتێرە لێ ئەگەر هەموو مڵکی ئەوروپان بیتێ بەقەدەر ئەوە لەسەر دڵم سەخت نییە کە هەموو شەوێ هاوارێ کرد و ئەگەریا و داوای تۆبەیە کرد. سبحان الله، چەند سەختە بۆ ئینسان کە ئەمرێت پەشیمانە بێتەوە بە کافر و بە موسڵمانەوە. کافرەکە ئەڵێ باشە بۆ تۆ بم نەکرد، بۆ پەشیمان نەبوومەوە، بۆ نەگەڕامەوە، بۆ ئەو هەموو قسەیم بۆ کرا، باسی ئەو پرۆژەی نیشتەجێبوونم بۆ کرا کە زانیم پرۆژەی نیشتەجێبوونی حەقیقی نییە و 20 ساڵ تایە گوزەر ناکەم و ژیان بەسەر نابم. کەوتم لای بە باسی چییە کات؟ حسی قەبرم بۆەکە. ئەها پەشیمانە بێتەوە لە خۆزگایەک هیچ نەبێ جۆل و متارانە بگرتایە
وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. أقل يكتو جومان بقرتايا أو نجومان بمسلسلات وبقرانية وننايا يسيما أمشونا كمان أبو خۆزگایەک یەک دەرزم لەو دەرز و پەندانە وەربگرتایە. خۆزگایەک بە مردنی پێشینەکانی خۆم ئاقڵ بوومایە و بگەڕامایەتەوە. ئەمە کابرایەک کە خوای نەناسی بێ و دوور بێ لە پەروەردگار، خوای گەورە پەنامان بە. کەسێکی ئیمانداری ژەڵێ ئای چەند مەزیسم بە چەرەز خواردنەوە بەڕێ کرد، چەند مەزیسم بە گاڵتە و گەپەوە، چەند بێئاگا بووم، ئای دانیشتم سەڵەواتێکم نەیە، سوبحان اللهیەکم نەکرد، ئەستەغفیر اللهیەکم نەکرد. خوا چۆنە و کاتە جوانم بەزایعدا. بەڵێ هەردووکی هەر خەفەتە خوات. بۆیە والعەصر إن الإنسان هەمووی لەفی خسر إلا الذين آمنوا. بەڵام ئیمانەکە بە تەنیا کافی نییە و عەملوا الصالحات. ئەبێ دەستی تیا بۆشێنن. دواتریش ئەبێ وتواصوا بالحق وتواصوا بالصبر. ئەبێ ئیشی تیا بکەن بۆ خوا هەتاوەکو بتوانن ئەوەی کە لە دەستیان چوو قەرەبووی کەنەوە جارێکی تر. بۆیە حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون. کە مردنە گاتەیە ئەڵێ خوایە بەزم جێڕەوە، ئەم جارە وەرقی امتحانەکەم بەرەوە بخوا ئەم جاریان تایبەتە بێ. والله ئەم جارە جوابەکان ئەدەمەوە بۆ خوایە ئەوەی کە بەجێم هێشتووە. لعلی أعمل صالحا فيما تركت. بەڵکو چاکەیە بکەم، کردەوەیە بکەم لەوەی کە بەجێم هێشت بوو، کاتی خۆی تەرکم کردبوو، نوێژم تەرک کردبوو، ڕۆژم تەرک کردبوو، بەلای خوایانە ئەچووم، دەعوەم تەرک کردبوو، زیکرم تەرک کردبوو، حیجابم تەرک کردبوو، وازم لە ئیمان و لە خواناسی هێنابوو. فيما تركت لەو شتانەی کە وازم لێ هێنابوون. كلا نەخێر إنها كلمة هو قائلها. قسەی خۆیەتی نەخێر، ئەوە قسەی خوایە کە جارێک تر ئەمانە ناتوان بگەڕێنەوە. ئەی باوکی من تا ئێستا لە چۆ بوویت؟ دەی تا ئێستا لە چۆوی باسی تۆ بۆ ناکرد؟ بۆ تازە بیرێ کەوتۆتەوە؟ نەئەکرا پێشتر خەمێک لەمە بخۆیت؟ جارێکیان سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەر قەبرستانێکە بن، دیارە قەبرەکە ئەناسن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەمە قەبری کێیە؟ فەرمێ ئەمە قەبری فڵان کەسە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ركعتان خفيفتان مما تحقرون وتنفلون يزيده ما هذا في عمله أحب إليه من بقية دنياكم. فما دركات سنتي بآقائي إيوة كجوي لنا أقرن ألان تخابا دركات سنتك بكم إجال لمزقو درشم كآقاتان لينية بو أم بياوي كي يستاكني لقبرك يايا أقر أم دركاتي بي بدري دڵی پێی خۆشترە لە هەموو ئەوەی کە لە ئێوە لە دنیا ئەمێنێتەوە. واتە ئەگە پێی بڵێ کابرا پێت خۆشە هەموو ئەوەی کە ئیساکەنە لە دنیاە هەیە، ئەوەی کە ئەمێنێتەوە تا ڕۆژی قیامەت، ئەوەی کە خەڵک هەمووی خاوەنێتی هەر هەمی بدرێ بە تۆ، یاخود دوورکاتنش ئەڵێ دوورکاتنش. بەڵام ئەو خۆی زانێ ئەم دوورکاتە چۆنەکات. بانێژەکە لە کۆڵکەینەوە دوای نانەکە بە ئیسراحەت دەخۆین. والله هەموو نانی دنیای بۆ دابنیت بەو برسێتیە کە چەند ساڵ لە گۆڕەکەیاتی والله دەمی بۆ نابات. هەڵەسە دوورکاتەکە بەڵام تر دوورکاتی چۆن؟ دوو نوێژی چۆن؟ چکازانێ ئەمە سەڵاتە مودعە، سەڵاتێکی ماڵ ئاوایی کەرە، دوورکات مۆڵەتی پێدراوە بێ بیکات و بگەڕێتەوە، ئەبێ ئەو دوورکاتە چەند جوان بکات، ئەبێ چەند بەخۆشی بیکات، ئەبێ چەند دڵی پێی خۆش بێ. بەڵێ هەر کەسێکە ئەڕوا خۆشەویستەکەم دنیا بەجێ ئەڵێت حەزەکات بێتەوە دنیا بۆ ئەوەی کە یەک جار بڵێ دڵەوە لا إله إلا الله، یەک جار بڵێ ئەستەغفر الله، یەک جار بڵێ الحەمد لله. الله ئەی خوایە چەند بێئاگاین، ئەم کەلیماتانە چەند ئاسانە، چەند بەسیتە لەسەر زمان. پیاوێک کەڵێ جارێکیان لە مزگەوت تاوتارمەیە، پیاوێکی پیری معوەق نەخوێنەوار هاو بۆ لامتی مامەسا، حەزەکەم کەلیمەیەکم فێرکەیت، هەموو جارێک باسی کەم و بێڵێمەوە. منیش وتم كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان سبحان الله وبحمده سبحان الله العظيم
دوو کەلیمە ئاسانە لەسەر زمان، قورسە لە میزان و تەرازوی خوای گەورەیە. سبحان الله وبحمده سبحان الله العظيم. فمێم کابرایە لە مزگەوت دەرچوو، دانیشتبوو چوو بۆ ماڵەوە، مناڵەکانی کۆ کردبوو و توبی کوڕینە. مناڵەکان کەلیمەتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان سبحان الله وبحمده سبحان الله العظيم. مناڵەکانی هەمووی فێر کردبوو. ئەچوە دەرەوە بە هەر کەسێ گەیشت ئەی وەرە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان سبحان الله وبحمده سبحان الله العظيم. فمێ ئەم پیاوە ئەم دوو کەلیمەی گرتبوو بەدەمیەوە لە هەر شوێنێکە، لە هەم مەجلیسێکە خەڵق قسەیە کردی و خەڵکی نەبێ دەنگ بن. پێغەمبەری خوا قسە ئەفەرمێت كلمتان خفيفتان على اللسان. دی ئەو نە خەفیفە زوو بیڵێرەوە، زۆر بیڵێرەوە. فەرمێ هەتاوەکو نەخۆش کەوتە خستەخانەوە، لە هۆش خۆی چوو هۆشێ هاتەوە. دکتۆرەکە بە دیاریەوە بوو، لە کاتێکە عیلاجی بۆ ئەکرد فەرمێ چاوی کردەوە و هۆشی کردەوە، کەسێکی کرد دکتۆر بە دیارەوە بە سەدرەکەیان ناسیەوە. دەستی گروتی دکتۆر جان كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان سبحان الله وبحمده سبحان الله العظيم. فمن روحي دەچوو دوو کەلیمە هەر بەم کەلیمەیەوە بە حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ دەمە چی و لێکەمە، ناتوانی ئەمەش بڵێیت. دی باوکە گیان ناتوانین دوو ئاەت لە قورئان بخوێنین، ناتوانی مۆبایلەکە و دەبێنی لە سیارەکەتە، ناتوانی گوێی لێ بگریت، ناتوانی دوو کەلیمە لە قورئان بخوێنیتەوە، ناتوانی زیکرێ بکەیت، ناتوانی زیکرەکانی بەیانی ئێوارە، قورسە لەسەر دڵت. خێر بۆیە وحیلە بەینەهم وبەینە ما یەشتەهون. ئێمە وا تێگەیشتوون، یعنی بەربەس خرایە بینی ئەو کەسە و ئەوەی کە حەزی لێیەتی. یعنی چی؟ یعنی حەزی لە شەهوەتە، حەزی لە ئارەزووە، حەزی لە پارەیە، حەزی لە یەکسەر مردن و قبر. ئەم بەربەسە دروستە کاویتر دایە پۆشێنەیە لە دەستی بەیت چا بگا. ئەها ئەو قبر لی نەنووسراوە، بەڵام بەخوا من لێ خوێنمەوە نووسراوە مەمنوع الخروج، نابێ کەس بێتە دەرەوە. تەواو ئەو بۆیە دانراوە، ئەو قبرە مۆر کراوە، تەواو کەس بوو لێی نایەتە دەرەوە. بۆیە هەر کەسێک کە لێرانایە وحیلە بەینەهم وبەینە ما یەشتەهون. تەواو ئەو حەزە تەواو بوو. بەس عولەمان هەندێکیان زۆر جوان بۆم ئاەتە چوون، فەرمێن ئەمە بەتەنیا شەهوەت نییە، فەرمێ حەزەکەن بگەڕێنەوە بۆ دنیا، حەزەکەن بێنەوە دنیا. بەڵام ئەم جارە لە دڵەوە یەک جار بڵێن ئەستەغفر الله، چکەیتر خوایان ناسێ زان خوا چێیە. یەک جار بڵێن سبحان الله، خوایە تۆ چەند دووریت ئەوەی کە شەریکە بۆ بڕیار بدێ. یەک جار بڵێن الله ئەکبەر، عەزەمەت و عەرشی خوایان بینی، مەلایکە و ممتلەکاتی خوایان بینی، تێگەیشتنی ساکێنە. زۆر جیاواز ئەم جارە ئەستەغفر الله کەکەن، وەکو ئێمە نا ئەستەغفر الله ئەستەغفر الله، نا زۆر جیاواز ئەڵێن الله ئەکبەر، زۆر جیاواز ئەڵێن الحەمد لله، زۆر جیاوازە. پیاوێک ئەڵێ براکەم مرد لە خەوا بینیم، پێم وت یا فلان عشت صالحا الحمد لله رب العالمين، بە پیاو چاکی مردی لە خوا بەزیابێ. فەرمی ئاخ ئەگەر بمتوانای ئەو کەلیمەی تۆ دووبارەکەمەوە منیش بڵێم الحمد لله رب العالمین، لە هەموو دنیام پێ خۆشتر بوو. سبحان الله، چەند جار لە ڕۆژێکە ئاڵێن الحمد لله رب العالمین و ئاگاشمان لێ نییە. مردووەکە ئاڵێ حەزمە کرد ئەو دوو کەلیمەیە دووبارەکەمەوە، بەڵام ئێستا من بۆم نایەت، من ناتوانم بیڵێم. بەڵێ خۆشەویستەکەم، ئەمە فرسەتێکە بەڕاستی جارێکتر دەگیرمان نابێتەوە. ئەگەر خوایەک بە شەهیدێکی خۆی لە شەڕی بەدرا لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بفەرمێت یا عەبدی تەمەنە، ئەی عەبدەکەم ئاوات بخوازە شتێ بەمێ، تۆ لە پێناوی منا شەهید نەبوویت، ئاوات بخوازە. جابر ئەیجێڕێتەوە بەمانە، فەرمێ پێغەمبەری خوا بینیمی بێتاقەت بووم دوای مردن و شەهید بوونی باوکم. جابر بێتاقەتی وتم بەڵێ پێغەمبەری خوا باوکم وفاتی کرد و کۆمەڵێک کچوو کۆمەڵە قەرزی بەسەرا بەجێ هێشتم، باوکشم لەدەست چوو، بەبەستێ باوکی لەدەست چوو
نەک خوا نەخواستا. باوکیشم ڕۆی فەرمووی ئەی جابر پێو بڵێم خوای گەورە چی بە باوکە فەرموو خوای گەورە بە بێ پەردە لەگەڵ کەسا قسەی نەکردووە بە باوکی تۆی و بە بێ پەردە ئەی عەبدوڵڵا تەمەنا بکە چیت بەمێ تەمەنای عەبدوڵڵا بێ چی بە باشە تی خوای گەورە بمجێڕەوە دنیا بچمەوە لای جابر و بچمەوە لای کچەکانم نا بەس لە پێناوی توی جارێک تر شەهید ببمەوە ئەو نەپلەکەی بە گەورە بینی بوو حەزێک کرد بگەڕێتەوە شەهید بێتەوە جارێکی تر خوای گەورە فەرمی من وعدم داوە ئەنەهم ئیلەیها لا یورجعون ناگەڕێنەوە دنیا دیوتی خوای گەورە شێ هەواڵی ئێمە بابە خۆشەویستانمان کە ئێمە زیندوین خوای گەورە فەرمی من هەواڵیانە دەمێ مادەم ئێوە حەستان لەوەیە ئەوە من پێیان ئەڵێم ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون خوای گەورە مژدەکەی واتە عەبدوڵڵا هەرچێکی بیستایە بۆی جێبەجێ بوو تەنانەت نەسەکە چوە ناو قورئانەوە کە تا قیامەتە خوێندرێتەوە بەڵام ڕێگەی نەدابێتەوە دنیازان بۆ چونکە ئەوانە سەلماندیان بە خوێنەکانیان کە ڕازگۆن لەگەڵ خوای گەورەیە لەبەرەوە گەڕانەوە بۆ دنیا نییە ئەی کەسێکی تر کە ئێوێ بگەڕێتەوە بۆ دنیا بۆچی خوای گەورە نایجێڕێتەوە فەرمێ بەل بەدا لەهم ما كانوا يخفون من قبل ولو ردوا لعادوا لما نهوا عنه وإنهم لكاذبون عەبدەکە کە داواکە خوایە بمجێڕەوە خوای گەورە فەرمێت چی ئەفەرمێت بل بدا لهم ما كانوا يخفون من قبل حتى وكونيان نايا طبق نيو الله الصدق انجا استشتيكيان بيني كبيشتريان شاردوا حزي على باس كرديني نبو خوان لدور خستوا ذلك ما كنت منه تحيد خواهي قرا فمي ولو ردوا لعادوا لما نهوا عنه وإنهم لكاذبون والله لقبرك زينيان كيتوا برونو ببازارا بحساب تو بيان كردوا كبازار و قەڵەباڵغی و مەیخانە و خراپەکاری و ئوتێلی پێنج نەژمەکان و شوێنی لەشفرۆشی و شوێنی مەساج و تاوانە بیننەوە ئەلێ کورە باجارێ لێرە لای ئیسراحەتێ بکەین دوایەچین ئینەهم لەکاذیبون درۆکەن ئەزان بۆ زانین درۆکەن دەی باشە کەس هەیە گومانی لەم مەنزەرە هەبێ کەس هەیە گومانی لەم قیامەتە هەبێ کەس هەیە گومانی لەم پرۆژەی نیشتە جێبوونە هەبێ وەساوەمان زانی باسی پرۆژەیەکی هینمان بۆەکەی فوکا پرۆژی نیشتە جێبوون پرۆژی نیشتە جێبوون وەمانزایی باسی بیلەوینمان بۆەکەی باسی قەبرمان بۆەکەی یعنی باوکی من تۆ ئیمانە پێی نییە یعنی تەسەوڕ ناکەی ڕۆژە ڕۆژان دێ بۆ ئەم پرۆژەیە بەخوا هەمووتان بە ناچاری بەم نیشەوە بە هەموومانەوە قەسەم بەخوا دێین بۆ ئەم پرۆژەیە مەجالێک و دەرچەیەکی ترمان نییە دیکە ئیمانە پێیەتی فەرموو ئەوە ئەمڕۆ فرسەتێکە و لە بەردەستایە بۆ دوایەخەی دوای خوایە بمجێڕەوە بەرەوە کە ئێستا باوەڕ ناکەی قەناعەتی پێ ناکەی خۆتی لێ دوورەگری جوێی لێ ناگری بەخوا کە گەڕایشیتەوە هەر هەمان شتەکەیت بۆیەوە ئینەهم لەکاذیبون خوای گەورە تەواو باش نەفسیەتی ئینسانەکان شارەزایە ئەگەر ڕازگۆیت فەرموو بە دوای بەڵگەیە ئەگەڕیت ئەو بەڵگە نەویستە باوکی من سوێنیشی بۆ نەخۆم باوەڕەکەیت ئەو هەموو پێشینەی خۆت ئەو هەموو خەڵکە ئەو هەموو مردووە ئەو هەموو تەعزیە ئەو هەموو لافیتەیە ئەو هەموو هەواڵە ئەو هەموو بەس نییە ئیتر ئینسان ئەگەر بەمە عیبرەت وەرنەگرێ ئیلا ئەبێ بچێتەوە قەبرەکە سەرێ با لێبێ و جارێکتر بگەڕێتەوە نەخێر کەواتە لە هەردوو بارەکەیە تاقیکردنەوەکە تەواوە بێ بۆ شەهیدێک کە ئەو پلوپایی هەیە کە خوای گەورە بە سادق ناوێ بات بۆ کەسێکیش کە لێرە قەناعەت ناکا و ئیمان ناهێنێ ژیانی هەروە بە هەدەرە ڕاو تاوەکو مردنی خەی پێ ئەگرێ ئەمیش بە درۆ کۆتایی پێێنێ هیچیان قابلیەتی گەڕانەوەیان نییە چکە ئیمتحانەکە تەواو بوو بەڵێ ئەزان وەکو چی وایە بەڕێزەکانم وەکو کەسێک وایە ئەیخەنە ناو ئێکسیبیشن و معرزێکی زۆر گەورەوە هەمووی دڕ و گەوهەرە لەناو معرزەکەشە هەموو شتێ ئامادە کراوە خواردن و فاسفود و کافتریا و شوێنی ئیسراحەت و تەنانەت خواردنەوە ڕوحەکانیش وەکو خۆیان باسەکەن ئەم کەسە ئەم سێ ڕۆژە ناوی نووسیوە لە معرزەکەی بەشدار کا وڵاتی بۆ بڕیوە بەڵام دانیشتووە لەگەڵ ئافرەت و فاسفود و خواردن و قسە و خەو و ئیسراحەت و ئاگای لە دوورکۆکردنەوەکە نەماوە
وەختێک ئەڵێن کاکە دەرگای معرز داخرا فەرموخوا حافیزتان بێ ئینجاش فرزا بێ هاتووم پاشم بۆچی هاتم باوکە گیان هاتووی تۆ لە دنیاە دوڕ و گەوهەر کۆکەیتەوە نەهاتووی بەدەستی بەتاڵ لێی دەرچیت بۆیە ئیسراحەت مەکە هەتاوەکو هەکبەکەت پڕەکەیت کەشکۆڵەکەت بە خاڵێتی لە دنیاە دەرناکەیت. بەڵێ بەڕێزەکانم ئەمە ئەو فرسەتەیە کە باسیەکەین لەبەرەوە تکام وایە هەموو ڕۆژێکتان کە خەبەرتانە بێتەوە ئەم فرسەتەیە کە داوایەکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا استيقظ أحدكم فليقل الحمد لله الذي رد علي روحي وعافاني في جسدي وأذن لي بذكره. أفرمي سپاس بۆ ئەو خوای کە ڕۆحەکەی بۆ ژەرامەوە بەڵێ یعنی مردبووم بەڵێ جۆرێک لە مردن لە خەوا بوویت وعافانی لا شەشی بۆ تەندروست کردوم وأذن لي بذكره مۆڵەتی یام ئەمڕۆ جارێکی تر یاد و زیکری بکەم و عیبادەت کەم کەواتە تۆ هەموو ڕۆژێک داواشی لە خوا نەکردووە کە بجێڕێتەوە خوای گەورە ئەجێڕێتەوە بۆیە جارێکی تر 20 ساڵ 30 ساڵ 70 ساڵ تەمەنەکەیت هەموو ساڵێکی 365 ڕۆژی ئەم مۆڵەتە پێ دراوە جارێک تر داوای مۆڵەت مەکەرەوە هیچ ناکەیت لەوەی کە جارێکی تریش بێتەوە ژیان هەر هەمان بەیتۆ بالۆرە هەر هەمان قەوان لێ ئەیتەوە جارێکی تر کە دوور لە خوایە و خوای گەورە پەنامان با. بەڵێ بەڕێزەکانم بۆیە هەر کەسێک کە دنیا بەجێ ئەهێڵێت ئەم حەسرت و پەشیمانیە ڕووی تێ ئەکات. هیوادارم کە ڕۆیشتین دڵمان لای ئەوە نەبێ بڵین ڕەبی ارجعون خوای گەورە بمانجێڕەوە جارێکی تر بۆ دنیا نا دەست زیاتر بەسکەینەوە بڵین ربي أقم الساعة حتى أرجع إلى أهلي ومالي. خواهي قورا قيامة هستينا با من نتمو بلاي أوان بلكو كسوكارا كم سرتو سامان مالا كم بقريتو بلاي من سرشتو سنتي پروردگاري شروايا جاري كتر أوان نيانو بلاي إيما أبي إيما تشريف بريم بلاي أوان. السلام عليكم ورحمة الله وبركاته.